Что касается этой авиационной катастрофы, رووسیا گەورەترین موشەکی کیشوەربڕی ئەتۆمی خستە حاڵەتی ئامادەباشیەوە. موشەکێکە پوتین دەڵێت هەرگیز نابەزێت. یوری بۆریسۆڤی سەرۆکی ئاژانسی ئاسمانی رووسی ڕایگەیاند موشەکی سارمات خراونەتە حاڵەتی ئەرچی جەنجەوە کە بە یەکێک لە گەورەترین و بەهێزترین موشەکی کیشوەربڕی مۆسکۆ دادەنرێت و توانای هەڵگرتنی چەکی ئەتۆمی هەیە. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا دەڵێت دەبێت دوژمنانی رووسیا دووجار بیر بکەنەوە لە مەترسیەکانی موشەکەکە. بە گوێرەی ئاژانسی تاسی رووسی موشەکەکە توانای هەڵگرتنی 15 موشەکی دیکەی ئەتۆمی هەیە کە کێشی هەر یەکەیان 10 تۆنە و دەتوانێت هەر ئامانجێکی سەرزەوی لە جەمسەری باشوور و باکووردا بپێکێت. جۆن کێربی گوتەبێژی ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا ڕایگەیاند ناتوانێت ئەوە پشتڕاست بکاتەوە کە رووسیا موشەکەکەی خست بێتە حاڵەتی ئامادەباشیەوە. موشەکی سارمات لەلایەن ناتۆ وڵاتانی ڕۆژئاواوە بەهۆی ئەو وێرانکاریە زۆرەی کە لەگەڵ بەکارهێنانیدا بەدوای خۆیدا دەهێنێت بە شەیتان ناسراوە وەک ئاماژەیەک بۆ خراپەکاری. موشەکەکە کێشی 200 تۆنە و لە ژێر زەویدا دادەنرێت بۆ ئەوەی لە هێرشا دەرەچیەکان پارێزراو بێت و هەر لە ژێر زەویشەوە هەڵدەدرێت. ماوەی هەڵدانیشی هێندە خێرایە هیچ کاتێک بۆ سیستەمەکانی چاودێری ناهێڵێتەوە بۆ ئەوەی بەدی بکات. خێرایی موشەکەکە 18,000 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا کە لە ساڵی 2018 بۆ یەکەم جار نمایشکرا. نیسانی ساڵی ڕابردوو رووسیا یەک موشەکی لێ تاقی کردەوە کە لە دووری 800 کیلۆمەتر لە باکووری مۆسکۆوە بۆ ڕۆژهەڵاتی وڵاتەکە هەڵیدا. ڕێبێکا فۆفلەر ئەفسەری پێشووی وەزارەتی بەرگری ئەمریکا بە کەناڵی فۆکس نیوزی ئەمریکی وتووە هەڕەشەکانی مۆسکۆ بۆ ترساندنی ڕۆژئاوایە کە بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە دژی ئۆکراین بژاردەیەکی کراوەی رووسایە. ئەو دەڵێت رووسیا هەرگیز بە چەکی ئەتۆمی هێرش ناکاتە سەر خاچی ئەمریکا مەگەر واشنگتن دەست پێشخەری بکات. بەڵکو ئامادەکردنی ئەو موشەکە تەنها بۆ ئەوەیە وڵاتەکەی خۆی لە مەترسیەکان بپارێزن. هەر بۆیە پێیوایە ڕەشەکانی مۆسکۆ ئێستا ئاراستەی بەریتانیان بەو پێی پشتیوانێکی بەهێزی ئۆکراین.